بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری بەرەو ئایندەیەکی گەشتر بێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بۆ ئەمڕۆ درێژە پێدەری ڕوونکردنەوە یاخود بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی دەبین. ئەمڕۆ زیاتر باس لە تەوەری ئاینی لە نێو بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوون دەکەینەوە. بۆ ئەمە بەس لە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا خدر خەتی مامۆستای ئاینی و بەڕێز مامۆستا عومەر خەلیفەمان کردووە مامۆستای ئاینی بۆ ئەوەی باس لە گرنگی دەنگدان گرنگی بەشداریکردنی هاوڵاتی لە پرۆسەی دەنگدان لە ڕوە ئاینیەکەیەوە چۆنە. مامۆستا بەخێر بێن. خوا پاداشتان داتەوە. مامۆستا خدر خەتی لە جەنابتەوە دەست پێ دەکەین. ئایا گرنگی هەڵبژاردن چییە؟ بۆچی خەڵک بەشداری لە هەڵبژاردن بکات لە ڕووی ئاینیەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. إمش بخوشحالين كهاتين الاستوديو برز خوشويست دانشتنو ميان بوينه وخاي گەورە پاداشتان بداتەوە. زۆر سپاس. هەڵبژاردن لە ڕووی ئاینیەوە بێگومان دەور و گرنگێکی یەکجار زۆری هەیە. منوا ئەزانم بەشداریکردن لە پرۆسەی انتخابات ئەرچێکی ئاینیە، یەک ئەرچێکی نەتەوەیە، ئەرچێکی نیشتیمانیشە، هەر سێ حاڵەتی هەیە. بۆچی ئەرچێکی ئاینیە؟ لەبەرەوەی دەنگدان بە خەرچی چاک و باش گۆڕانکاری دروستەبی بە باری چاکەوە هەرچی پێغەمبەران هەیە سەلات و سەلامی خۆیان لەسەربی هاتوونە بۆ گۆڕانکاری لە باری خراپەوە بەرەوباری چاکە. ئەوەیە کە یەک لە ئامانجەکانی هەڵبژاردن کە ئەوەیە کە گۆڕانکاری لە باری خراپەوە دەبا بەرەوباری چاکە کە دەنگ بدرێتە کەسی چاک و باش. لەبارەی نەتەوەییەوە لەبارەی نەتەوەی ئەوەیە کە ئێمە لە خاچێک ئەژین لە ئێمە گەلێکی پێمان دەگوتێ گەلی کورد ئەم گەلەش کە واستەم دیدێ و مەزلومە بەهۆی ئەو دەنگا زوڵمەکەی لەسا هەرستی و ئەرچێکی نیشتیمانیش ئێمە لەو نیشتیمانەدا دەژین ئەرچی لەسەر شتانمانە کە لێ نەگەڕین زوڵم لەو نیشتیمانە بکرێت. بەڵێ مامۆستا بەڵام کەسانێکان دەڵێن بەشداریکردن و نەکردنی هەروەکو یەکە پرۆسەکە بە ئاسایی دەڕوا و لە ماڵەوەدا دەنیشم و بەشداری دەنگدان ناکەم. ئەمەیان تا چەند ئەو کەسە یعنی وجدانی خۆی ئاسوودە کردووە کە لە ماڵەوەی دەڵێ هیچ کاریگەری نابێت، یعنی یەک دەنگ دوو دەنگ کاریگەریان هەیە لەسەر ئەو پرۆسانە؟ بە تەکید لەبەرەوەی ئەو کەسانە پێویستە پێم وابی بەخۆیان دابستنەوە لەبەرەوەی دەستەڵاتی زاڵم و ستەمکار یان کەسانی بێدین وای لەو زۆرە کەسانە کردووە کە بێ ئومێد بن. تەنانەت زانایان دەفەرمون مەئیوزبوونی ئینسان لە ڕەحمەتی خوای پەروەردیگار بەرەو جەهەنەمی دەبا. یەک لەو کەسانە کە لەستە جەهەنەمێ بێ ئومێدبوونە لە ڕەحمەتی خوا. بۆیە ئینسان نابی وەی لە خۆ بکات دەرونی بڕۆخێ بەرامبەر چێ؟ بەرامبەر زوڵم بەرامبەر غەدر. پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەموو بە ورەی بەرزە و پۆڵاینەوە هاتوونە مەیدانێ گرنگ ئەوە نییە ئەتوو چەند کەسر لەگەڵا. پێغەمبەر هەیە سەڵات و سەلامی خۆی لەسەر لە ڕۆژی قیامەتێدا یەک هیچ کەس ئیمانی پێ نیناوە، لە فەرموودە داهاتووە هەیە یەک کەس ئیمانی پێنەوە، هەیە دوو سێ چار هەیە کۆمەڵێک ئیمانی پێهیناوە. کەواتە گرنگ نییە ئەتوو کەمیان زۆری، گرنگەوەی ئەتوو لەسەر حەقی. طبعا ئەو کەسانی کە دەرن فەرق و جیاوازی نیە ئەو پێچەوانی ئاياتی خوای پەروەردیگارە. خوا لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی قەلەم فەرمێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون. ئایا ئێوە چۆن ئەو کەسانێکەوە چاک و باشن لەگە ئەو کەسانێکەوە مجرمن وەکوێکیان دادنێن؟ نەخێر کابرای کە دەچتە دەنگ دەبێتە سێ دەنگ سێ جۆر ئەوانەی کە هاوڵاتی دەبنە سێ بەش. یەکیان دەچی دەنگەدا ئەوە دەنگ بۆ چ ئەدا بەس بۆ باشە ئەدا کەواتە لە چاکە و باشەکان بەشدارە هاتیە گۆڕانکاری دروستەکە. خوای پەروەردیگارش دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای پەروەردیگار نایە وەزعەکەت لۆ بگۆڕی، ئەها دەبی بە خۆت بێ مەیدانی گۆڕانکاری دروست بکەیت. ئەو کەسەی کە دەچی دێتە مەیدانە دەچی ئەو دەنگە ئەدا بە تەکید دەنجی ئەو کەسە یەکجار زۆر لۆ ئەتوو تەماشاکە لە جستانە لافاومان دیتە ئەو لافاو چی دروست بووە؟ لە پشکە ئاوان دروست پشکە ئاو هەتە خوارێ یعنی وەکو دەنگ خڕبوویتەوە بوویتە لافاو. زانان دەفەرمون ومن الشرارة يندلع اللهب ئەفەرمون ئەو بلێسە ئاگری ئەتوو دەیبینی لە پڕشکەچی پەیدا بووە یەک دنکەش خاتی لە زەیەکی لەدەی دەبیتە بلێسە ئاگر. ئەو دەنگە ئینسانی زۆر گرنگ و میمەجاری وەیە بە یەک دەنگ کابرایەک ناچی نادا ئەندام پەرلەمانێک دەرناسی کەسێک ناچی لێوێنەرە دیفاع لە حەق و لە مزڵمیەتی ئەو خەرکە بکە کەواتە لە سەوی پەچکە دەگە ئەو دەنگەیدا بە ئەوە کەسێکی چاک و باشی دەناردە پەرلەمان کەسێک و چاک و باشی دەدان دەناردە ناو ئەنجومەنی وەزیران دەیان ئیشی چاکی بۆ ئەو میلەتە دەکرد. زۆر غەڵەتە. مامۆستا عومەر خەلیفە
خەڵکانێکن دەڵێن دەنگدان مافە دەتوانی بەشداربی دەتوانی بەشدار نەبی بەڵام جەنابەت پێش بەرنامەکە باسمان لەوە کرد کە دەنگدان ئەرکێکە لەسەر خەڵک و ئەرکێکی ئاینیە لەسەریان کە دەنگ بدەن چۆنە لە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوشحال و بەختەوەرین لەو بەرنامەیەدا لە خزمەت ئێوە و بینێرانی بەڕێز دابین بۆی بتوانین ئەو شتێک کەما پێمان باشە پێمان چاکە لە ڕووی شەرعیەوە بە خەڵکی ڕابگەین و خەڵکی لێ ئاگادار بکەینەوە. طبعا وەکو مامۆستا باسی کرد پرۆسەی دەنگدان هەڵبژاردن پرۆسەیەکە پرۆسەیەکی هەم لە ڕووی شەرعیەوە مامۆستا باسی کرد هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نەتەوەییەوە ئەوە هەموو دەگرێتەوە. چونکو مەبەست چیە لە پرۆسەی دەنگدان مەبەست لەوەی دەستا و دەستکردنی دەسەڵاتە دەستا و دەستکردنی دەسەڵات هەم لە ئیسلامیش داهاتیە پێشتر کە بە شێوەی تعین بەیعەت داهاتیە کە بەیعەتیان بە یەکتردا بەڵام بە مروری زەمن کە سەردەم و زەمن دەگۆڕێ طبعاً گۆڕانکاری بە سەردادی هاتە ئەو بەو سیغە و بەو شێوازەی کە ئێستا هەڵبژاردن و انتخابات و خەڵک خۆی کاندید دەکات هەرچەندە گۆڕانکاری دەسەڵات گوتمان ئەرچی سەرشانی هەموو کەسێکە کە مەشمول بی پێ لە تەمەنی 18 ساڵ تا کۆتایی ئەو کەسێکە لە ژیاندابی طبعاً گۆڕانکاری و دەستکردنی دەسەڵات بە چوار شت دەکرێت ئەوەی کە دیارە و لە سەردەم و زەمەنی ئێستادا یان بە تەعینکردنە و دیاریکردنی کەسانێک کە شیاوی ئەو پۆستەنە شیاوی ئەوەنەکەوە بەرپرسیارەتی بگەرنە دەست چونکو هەموو کەسێک بەڕاستی کە خۆ گەورە نیشان دەدا بەڵام بچووکە بەڵام کەسێک هەیە کە دیار نییە خەڵک نانیاسە بەڵام کەسێکی گەورەی ئیرادەیەکی بەهێزی هەیە تعین دەکرێت لە بەوەیەکەوە شایانی ئەوەیەکەوە بکرێتە سەرپەرشتکار بکرێتە سەرۆک بکرێتە براگەورە بکرێتە قیادە کاروباری مسلمانان بەڕێوە دەبا ئەوی تر بە شێوازی مەلەکیەت هەر لە بابەوە لە بۆ کوڕ لە کوڕەوە لە بۆ نەوە شێوازی سێم بە هەڵبژاردن و انتخابات چوارەمین بە ئینقیلابە. مامۆستای دەقی قورئان و فەرموودە هەیە دەربارەی هەڵبژاردن کە باس لێوە کرابێ بەڵێ ئەوەی کە مامۆستا باسی کرد طبعاً دەنگدان شەهادەیە هەر کەسێک ومن یەکتمها فإنه آثم قلبه يعني شەهادەیە بەڕاستی شەهادەیە لە دنیادا و بەرپرسیارەتیە لە دنیا و لە قیامەتیش. مامۆستا ئەو کەسێک کە دەنگ دەدا ئەو کەسێک کە دەنگ دەدا بە کەسێک بۆ نمونە دەنگ بە کەسێک بە ناوی هاوکار دەدا کەسێک دەنگ بە ناوی عومەر دەدا ئایا تا چەند جیاوازی هەیە لەوەی ئەو کەسە چ تاوانێک بکات چ گوناه و خراپەکاری و گەندەڵی و زوڵم و زۆر بکە فەرقی هەیە لەگەڵەوەی کەسێکی هەڵبژێرێک کە هەمووی پەرێزی پاک بێ ئیشەکانی لە خزمەت خەڵک بێ لە خزمەت هەژاران بێ لە خزمەت دین و ژینی مسلمانان بێ. بەڵێ ئێمە لۆ دەمانەوێت حکومڕانێکی تەندروست بەڕێوە بچی لەو هەرێمە لەبەرەوەی پێشەوەی بچی پرۆسەی دەنگدان بەشداربی لە پرۆسەی دەنگدان و دەنجی خۆت بدەیت دەبی زۆر باش بزانیکەوە ئەو دەنگی تۆ دەیدەی شاهێدیە ئەو دەنگی کە تۆ دەیدەی دەستانی کەسانێک بەرز دەکاتەوە لە نێو پەرلەمان لە نێو خەڵکدا هەر بڕیاری و یاسایە کە دەردەچی ئەگەر ئەو بڕیاری و یاسایە لە زمنی شریعەتی خوای گەورە بێ ئەوە کەسێک دەستی لە بۆ بەرز دەکاتەوە و دەنجی تووشی لەگەڵا ئەوە تۆ بەشداری لەو خێر و لەو چاکەیە. و بە پێچەوانش هەر کەسێکەوە دەست بەرز دەکاتەوە بەڵێ دەکات لە بۆ قرار و لە بۆ بڕیارێکە دژ و پێچەوانەی یاساکان و نەسی قورئانە ئەوە ئەو کەسە بەشدارەکەەوە دەنجیشی پێدایە طبعاً وەکو ئەو کەسێکەوە دەستی بەرز کردو چونکە ئەو خەڵکە دەستی ئەو کەسە بەرز دەکەنەوە کە نێو پەرلەماندا دەردەچێت لە نێو بڕیارەکە. زۆر باشە مامۆستا خدر دێمە لای جەنابێت پیاوانی ئاینی بۆ نمونە مامۆستا سەلاحەدین ئەیوبی مامۆستا محەممەد شێخ محەممەدی خاڵ کۆمەڵی کەسایەتی ئاینی سەرکردەی کورد هەبوون کە ڕۆڵی ئاینی و ڕۆڵی نیشتیمانی و هەموو ڕۆڵەکانیان بینیوە بەڵام ئێستا بە ئیعازی هەندێک حیزب و ئەوانەی کە زیاتر لایانی علمانیان گرتووە دەیانەوێ لە سنگ و قورسایی ئەو کەسایەتیانە کەمکەنەوە و لە داهاتوشدا نێڵن مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی ڕۆڵ و پێگەی کۆمەڵایەتی و پێگەی بەهێزیان هەبێ ئایا ئەمە بە پلان ئەو کارانە دەکەن یاخود هەر فعلەن ئەوانە کاریگەریان نەبوو کەسانی ئاینی و مامۆستایانی ناتوانێت کەسێکی کاریگەر بێ لە کۆمەلگا. وڵات جارێ مامۆستا ئاینی دیارە لەناو کۆمەلگە و مجتەمەعا لە دەورێکی یەکجار گرنگ و کاریگەری هەیە. مامۆستای ئاینی زۆر دیارە بۆیە هەموو کەسێک تەماعی لە مامۆستای ئاینی کردیا هەر لە ئیسلامی و ئەلمانی و بەدین و بێدین و خەڵکی چاک و باش هەموو کەسێک تەماعی لە مامۆستایە یعنی قیادەی بکە بەڵام مامۆستای ئاینی نابی خۆی بە شایستەی هەموو شوێنێک بزانی چونکە مامۆستای ئاینی لە مزگەفتێک چیە ئیمامە دەرێ الله ئەکبەر هەموو خەرک لە دویتی نابی ئەوە دوو خەرکی خراپکەوی
تەماشای وەکو جەنابەت ئەو سەرکردانە ژمارد وەکو مامەستا سعیدی نەورەسی ڕەحمەتی خوای لێبی بە مەردیژە، وەکو سەلاح الدین ئەیوبی بە مەردیژە، وەکو شێخ سعیدی پیران ڕەحمەتی خوای لێبی پێشەوایەتی شۆڕشی کردووە، شۆڕشێکی ئیسلامی شۆڕشێکی کوردایەتی، وەکو قازی محەممەد کە کۆماری مۆهاباتی دامەزراند و ئێستاش بە سەربەرزی و بە شانازیە و باسی دەکرێت. بۆیە مامۆستای ئاینی لەوانە لە پێشتر پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەم پێغەمبەرە عەزیز و نازدارە هات قیادەی خەرچی کرد، سەرکردایەتی کردن، ئیمان بوو، خەتیب بوو، هەموو شتێکی خەرک بوو. بۆیە مامۆستای ئاینی بەرنامەی تایبەتی خۆیە، بەرنامە ئیسلامی هەیە، نابی بە دوای کوێرە ڕێگایم کەوی، نابی ببیتە پاشکۆ. ئەو ڕۆکارە ساتی هەرە گەورە ئەوەیە مامۆستای ئاینی بیتە پاشکۆی خەرچی خراپ و بێدین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە دوو شوێنان باسی زانایان دەکا، یەکیان تەشبیهی دەکا بەکەر، مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا. باسی زانایان دەکا، ئەگەر باسی زانایانی جوولەکە و گاوری بکە زانایانی ئیسلامیش دەگریتەوە، ئەگەر چبی ئەگەر ئەو عیلمەی لە کریتیان ئیش پێنەکەن خوای گەورە ئەفەرمی نمونێ وەکو چییە؟ وەکو کەر وایە یەک بارە کتێبی لەسەر پشتێدانەی هیچ استیفادە و قازانجی نەبی. ئەوە چییە؟ لە نەفامی وەکی کەرەیە، لە زیێش کەش وەکو سەگ مەس باسی کردیە، لە پیسیش وەکی سەگە. ئەو مامۆستای ئاینی کە دەبێتە پاشکۆی خەرچی خراپ، دەبێتە پاشکۆی خەرچی زیناکەر و بێدین و گەندەر و عارەخۆر و زۆر مستەمکار و بێدین، وەکو چیە؟ وەکو کەر وایە، وەکو سەگ وایە. خوای گەورە هەموو لایەکەمان مەحفوظ سەلامت بکە. یعنی بەڕاستی کارەساتە مامۆستای ئاینی زۆر خەرچیان ئاگا لە خۆبی و خەرچیش دەبی مامۆستای چاک و خراپ لێک دیار بکە. زۆر ئەوە کارەساتە. مامۆستا لای خەڵک زۆر قورسە، بۆ نمونە وەکو جەنابەت وتت خۆی بە مامۆستای ئاینی نیشان دەدا، مامۆستای ئاینی و بەڵام وەکو جەنابەت گوتت لە ڕێیەکی کە خزمەت دەکا و خۆی پێ خزمەتکاری خەڵکە، بەڵام ئەوە وای کردووە کە سەر و مێزەری مامۆستای ئاینی لە لای خەڵک نەتوانێت بە ئاسانی جیا بکرێتەوە. خەڵک چۆن بتوانێت ئەو مامۆستای ئەوش قسە بە ئاەت و حەدیث دەکا و قورئان دەهێنێتەوە و کردەوەکانی پێشوی خۆی باز دەکا و خەڵک چۆن بتوانێت لێکیان جیا بکات؟ ئەوش ئاسانە. ئێستا خۆ کابرا ئەگەر خوێندەواریشی نەبی، ئەشاعری خۆمان کوردەواری جاری وێ و کابرا یەک ئاەتیشی لەبەر نەبووە، یعنی شەرعیشی نەزانیە، دەرێ کاکە ئەوی سمێر سۆربی هەمزاغەنیە، خۆشنی ئەوەی مەدیل لەسەربی وەنیە بدوایە تەماشای دەکەن. ئەو مامۆستایە جارێک ڕادیۆ نەکەم کردبووە، کابرایەک تەلەفۆنی چیلو مامۆستایەکی ئاینی کرد، ئەو باسی هەربژاردن و ئینتیخابات و ئەو شتانە بوو، تەلەفۆنی کردو مامۆستا ئەرێ ئەگەر پیاوەکی چاک و باش هەبوو بەڵام لەگەر جەماعاتێکی خراپ بوو چی لەوێن دەرێت چاکەی بکە، دروستە دەنجی بدەمەیان نا. مامۆستای گوتی باش ئەگە ئەوە پیاوەکی چاکە چ دەکەڕەنە ئەو خراپانە؟ کوردەواری خۆمە قسەی زۆر جوانە، دەرێ مەڕ بەپێی خۆ مزن بەپێی خۆ ناکرێ. مامۆستای ئاینی عیلمی پێبی، مەلابی، مێزەری لەسەریبی، بچی ئیش لەسەر بەرنامەی کوفر و بێدینی و زۆر مستەمکاری بکە. کارەساتە ئەوە، دەبی خەرچیش بە هەندێ واعیبی چاک و خراپە لێک دەرکە. بەڵێ خوا پاداشت داتەوە مامۆستا عومەر خەلیفە، تا چەند لە ڕابردوودا بە تایبەتی لەو 20 ساڵی حکومڕانی کوردی ڕێز لە مامۆستای ئاینی گیراوە، ڕێز لە سەر و مێزەر و شوێنگرەوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گیراوە؟ بەڵێ والله گەر تەماشا بکەین لە ڕابردوو 27 ساڵی ڕابردوو ئەوە مێژوو واقع پێمان دەڵێ کە ئەمە لە ناو داژیانی و هەموو بە چاوی خۆمان بینیمان هەکا دەسەڵاتی و کردی بەداخەوە زۆر بەداخەوە کە ئەوەی کە خەڵک چاوەڕێی دەکرد ئەو هەنجوینێکەوە ئێمە تامیزاری خۆمان پێخۆش دەکرد، بەڕاستی ئەو هەنجوینە نەبوو. بە تایبەتی بەو ساڵانەی کۆتایی کە پێگەی مامۆستای ئاینی و میحراب و مزگەوت و ئەوانش پنجیان پێ هەڵسنین. مامۆستای ئەگەر بێت وشەیەکی ڕاست بڵێ لە شوێنەکەی لای دەدەن، گەفی لێ دەکەن، حجە و بەهانەی لە بۆ دەبینەوە. بەڕاستی خزمەتێکی وایان نەکرد بە مامۆستایان و بە پێگەی مزگەوت و میحراب و برێن ئەو، چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی دامەزرایە لە بۆ خزمەتی ئینسان. أينما وجدت الشريعة فثم شرع الله، أينما وجدت المصلحة فثم شرع الله. شریعتی ئانی پیرۆزی ئیسلام پارێزگاری لە نفسی ئینسان دەکات، لە ماڵی ئینسان دەکات، لە عەقلی ئینسان دەکات، لە نەسل و وەچەی ئینسان دەکات. وەروەها زانایانی سەردەم پێیان وایە کە عەدالەت و دادپەروەریش یەکێکە لەوانە، حڕیەتی ئینسان، ئازادی ئینسان هەموو چین و توێژەکانیەوە هەر لە مامۆستای ئاینی
تاکو هاوڵاتێکی ئاسایی دەبی حڕیەتی ژیانی هەبی مافی ژیانی هەیە لەو ژیانەدا ڕێی جیاوازی هەبی مانای ئەوە نییەکەوە ڕێی جەنابەت لەگەڵ ئێمە جیاوازە بچین هەر بتوینە سەری و ینی توندی تیژی بەرامبەر بەکاربێنێن بەڕاستی وەکو پێویست نەبووە زۆر جار شتی لە بۆ دروست دەکرێت کە ئەسڵەن زۆر لە ڕاستی دوورە تا چەند مامۆستایانی ئاینی ئەوانەی کە حەقبێژن ئەوانەی کە هەر ڕووداوێک پێش هاتێک بێتە پێشەوە بەڕاستگویانە لەسەر مینبەرەکانیان باز دەکەن شتەکان ڕوون دەکەنەوە بۆ خەڵک تا چەند ئەمنیەتی ئەو مامۆستایانە پارێزراوە زۆر کەم کەمێک لە مامۆستایان هەیە تەمان ئەمە بە هەر نەخەڵەتێن بەوەی کە مامۆستا باسی کرد هەر کەسە کە مێزەرێک لەبەر دەکا و بەرجی مەلایەتی دەپۆشی تەمەشا بکەن کەەوە مەلائیکەتەوە ئەو مامۆستایە چونکو ئینسان هەم مامۆستاش بەدەر نییە لەو خەڵکەوی لەو مجتەماعی کە لەو هەرێمەدا دەژیت مامۆستاش بیر و بۆچوونی جیاوازی هەیە بەڵام هەر مامۆستایەک هەر بەرجێکی لەبەر ئەگەر تەمەشای فیکرە و بیر و بۆچوونەکەی بکە تەمەشای ڕێڕە و کردارەکانی بکە هەندێک جار لە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە ئەگەر مامۆستا ئەگەر هەر کەسایەتێک ئەگەر بیری نەخۆش بوو ئەگەر فکری نەخۆش بوو بەڕاستی ئەوە خەڵک بەرەو ئاقارێکی خراپ دەبا دەبێت تەمەشای بکەم بزانین منهەجی چییە لەسەر چ پەیڕە و پرۆگرامێکە ئەگەر لەسەر پەیڕەم و ئیسلام بوو شانازی بە ئیسلامی کرد و ئیسلامی پەیڕە و کرد و بە شانازیەوە ئەوەی کە خدا خوای گەورە ئەمری پێکردی و فەرمانی پێکردیە ئەو کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە فەرمایشتەکانی پێی ڕاگەیاندینە بە شانازیەوە جێبەجێ کرد و نەترسا لەم و لەو و گەفی فلان و دەسەڵات و لە ترسان و لە برسان و لە تەمۆح و لەو شتانە سڵ نەبەوە باچی نەبوو ئیلا دەبێت حەقیقەت و ڕاستیەکان بڵێ ئەوە بەڵێ دەنجی پێ بدەن و خەڵک لەگەڵی دابی زەرر ناکە و پەشیمان نابیتەوە بەڵام هەر کەسێکە لە هەر بەرگ و پۆشاچێک دابی ئەگەر هاتوو گوتمان بیری نەخۆش بوو فکری نەخۆش بوو چی مامۆستا باسی کرد لەسەر منهەج و پەیڕە و پرۆگرامێکی لاڕێ بوو بەڕاستی ئەوە خەڵکیش بەگەری بکەوی بەرەو لاڕێ دەڕۆ بەرەو ئاقارێکی خراپ دەڕۆ لە کۆتاییدا کە ئەوجە بەخۆ دەیەوە لەو کاتیش داد نادا و چونکو ئەتۆ دەنگت پێداوە بە دەنجیت و گەیشتە ئەو پلە و پۆستەی مامۆستا دێنە سەر بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 ئەو لیستە کۆمەڵێک سێکتەری دیاری کردووە هەموو بوارەکانی پەروەردە و فێرکردن بواری کۆمەڵایەتی بواری سیاسی بواری ئاینی لە نێوانیاندا مەجالێکی زۆری داگیر کردووە و زۆر بەوردی باس کراوە باس لەوە دەکرێت کە هەوڵ بدرێ مامۆستایانی ئاینی و کۆمەلگا بەرەو نەرمونیانی و بەرەو پێکەوە ژیان هەنگاو بنێ ئایا کۆمەڵی ئیسلامی بۆچی گرنگی بەم خاڕە دەدا مامۆستایانی ئاینی و پێکەوە ژیانی کۆمەڵگە و نابۆ توندی تیژی و یعنی خەڵک بە شێوازێکی ئارام ژیان بەسەر ببە وڵا ئەمە بەر لەوەی کە هەر ئەو مەسائلی بانگەشەی بخوین و لە ژێر نووسی تەلەڤیزیۆنەکان بەبێ ئاگامان لەو شتەشەبی ئەمە بەخۆمان لە واقعەکەی داینە بەخۆمان شتەکان دەزانین کە لەبەر چ وایە لەبەر ئەوەی وایە کۆمەڵی ئیسلامی حیزبێکی ئیسلامیە گرنگی بەچێدا گرنگی بە تەطبیقکردنی شریعەتی ئیسلامەدا شریعەتی ئیسلامیش پێویستی بە کادیر و مامۆستایانی ئاینی هەیە کە بێن ئەو مەزار و بوارە پڕکەنەوە بۆی ئەوەش خارێکی زۆر گرنگ و مهمە جا ئەوە لەبەر چ وایە ئەستەمە بەخۆمان ناواقعەکە داینە کە بزانین بەر لەوەی کەوان باسی ئەوە بکەن کە خەڵک تێبگە ئەمە شتەکان دەزانین ئێستا بۆ نمونە تەماشەکە باشە کەسێک تەلەڤیزیۆنی پێیان بکاتەوە بانگەواز بکات و تەلەڤیزیۆنی کۆمەڵ بکاتەوە خۆ عەقڵی هەیە کاکە تەماشەکە ئاەت لێ دێ حەج دێ مامۆستا ئاینی دێتە سەرێ خەڵک فێرە ئەخلاقی جوان و ڕەوش دەکا وەنیە ئەدیۆ لە بەندێ وایە باشە ئەمە خۆ بەر لەوەی کە ئەو بانگەشەش بکرێ باسی ئەوەش بکرێ ئێمە مەدارسی علومی شەرعیمانەیە نزیکەی 15 مەدرسەمان هەیە لە کوردستان بەدەیان و سەدان تەڵەبەی تێدایە خەڵک فێرە قورئان دەکەن حەدیث دەکەن فێرە فقه دەکەن مەدرسەی علومی حەدیثمان هەیە بەوەش دە 15 ئەومانێ لە کوردستاندا خەڵک فێرە حەدیثی پێغەمبەر دەکەن صلی الله علیه و سلم ئەوە مامۆستایانی ئاینی لێنەرە دەرسی حەدیث بە خەڵکی دەرێنەوە 15 بنکەی تحفیزی قورئانمان هەیە لە کوردستانی تەمان خەڵکی دیندار و خەڵکی با ئەخلاق دەیە قورئان لەبەر دەکەن دەبن مامۆستایانی ئاین دەبی ئەو کەرەنانە پڕکەنەوە دوایە مامۆستایانی ئاینی بۆیە بایخ بەوان دەدرێ چونکە خەڵک فێرە دین دەکەن خەڵک فێرە ڕەوش دەکەن ئیمامی خەڵچینە پێشەوای خەڵچینە خەڵک ئەتوانی استیفادەیان لێ بکە و کۆمەڵی ئیسلامیش دەزانی کەوا لەلایەن دەسەڵاتەوە مامۆستایانی زوڵمیان دەکرێت خەدریان دەکرێت وەکو مامۆستا عومەر باسی کرد خوا خێری بنووسی مینبەرەکانیان لێ دەستێنێتەوە گرنگیان پێ نادرێت بایەخیان پێ نادرێت تۆمەتیان بۆ دەست دەکرێت سیناریۆیان بۆ دەست دەکرێت زوڵم و غەدریان نان بڕایان دەکرێت بوختانیان بۆ دەکرێت بۆیە ئەویش کە حیزبێکی ئیسلامی دەبی ئەو فەراغ و بۆشایان بۆ پڕ بکاتەوە چونکە ئەگەر ئەوانی زوڵمیان دەکەن ئەوە فەراغیان هەبوو بەدادەنێ بەس کە ئەوان زوڵمیان لێ دەکەن ئەو حەق و مافەکەیان بۆ دەجێڕیتەوە گرنگ و بایەخیان پێ دەدا
بەڵێ مامۆستا باس لە جێرانەوەی شکۆی مامۆستا شکۆی مامۆستایان بەها پیرۆزەکانی ئیسلام کە لە کۆمەلگادا زۆر جار کۆمەڵێک بە ناوی نووسەر کۆمەڵێک دەستگاکانی ڕاگەیاندن یعنی بێڕێزی بە موسڵمانان و بە ئیسلام دەکەن لە بەرنامەی کاری کۆمەڵ ئیسلامی ئاماژەی پێکراوە ئایا هەستکردن بۆ بەوەی کە ئەو بێڕێزیانە هەیە یاخود لەنە هەر بەخۆی کۆمەڵی ئیسلامی حیزبێکە کە لە سەرەتاوە دروست بووە لە بە دووشتان دروست بووە یەک تەماشای کردە لە بیدایەتڕا کە حیزبی بەعەس حیزبێکی کافر بووە حیزبێکی مارکسی بووە حیزبێکی عەلمانی بووە غەدر و زوڵمی لە خەڵک کردیا هەم بۆ ساندنەوەی مافی ئاینی بۆ ساندنەوەی مافی نەتەوەیی سەرکردەکانی چوونێت سیای خەباتی شاریان کرد خەباتی شاخیان کردووە ئێستا کەش خەباتی مەدەنی و سیاسی دەکەن بە هەمان کەسانن کەەوە خەباتی مەدەنی دەکەن بۆ چەسپاندنی شەریعەتی ئیسلام و شکۆی مامۆستایانە بەس دەگەڕێتەوە تۆ ئەگەر تەماشا بکەی لە تاریخ و مێژووی کوردستانی 27 ساڵی ڕابردوودا کم جەریدە هەیە کم جەریدە و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن هەیە بە شێوەیەک لە شێوەکان تاعن و توانزی لە ئاینی پیرۆزی ئیسلامەدابی بەڵام چێ بۆ دیفاعی لەو ئاینەی کردیا کەناڵەکانی ڕاگەاندنی کۆمەڵی بووە سەرکردەکانی بوونی چوونی مەدانی خۆپیشاندانیان کردووە لە دژی ئەو سوکایەتە لە بە مامۆستای ئاینی کراوە بە پێغەمبەر کرا صلی الله علیه وسلم یا شتێک نووسراوە هەر ئەو مامۆستایانی ئاینی دەرکراون بە زۆی لەسەر ئەو شتانە بووە کە شتێک لە زەیدێکی نووسراوە قسەی کرد دوایە حیزبەکە دیفاعی لێ کرد دوایە خەڵک هاتە زادەی بۆ گەڕانەوەی شکۆی مامۆستای و دیفاعت لە ئاینی پیرۆزی ئیسلام بووە زۆر باشە مامۆستا دێمە لای جەنابەت باس لەوە دەکرێت کە مامۆستای ئاینی نابێت تەداخولی سیاست بکە و بچێتە ناو سیاست بەڵام ئایا ئەرچی زانایانی ئاینی لە هۆشیاری کۆمەلگا چی دەبێت بە تایبەت لە ماوەی ئەم چەند ڕۆژەی هەڵمەتی هەڵبژاردن ماوە ئایا دەبێت ڕێنیشاندەری خەڵک بن کە کەسی باش و چاک و داوێن پەرێزپاک هەڵبژێرن یاخود باسی سیاست نەکەن و تەداخولی شتێک نەکەن وەڵام مامۆستا بەڕێز پێم وایە ئەگەر مامۆستایانی ئاینی بە تایبەتی مامۆستایانی ئاینی ئەگەر سیاستیان نەبێ ئەگەر سیاستێکی تۆکمە و تەواول بۆ مەفهومە ڕاستەی کە بەمانای سیاست نەک ئەوەی کە ناو خەڵکی عوام و خەڵکێکی تێنەگەیشتوو لە سیاست لە زاراوی سیاست بە خەڵکی ڕادەگەن و خەڵکی پێچەواشە دەکەن کە درۆ و خیانەت و غەش و هەرچی ناوی لێدەنی خراپە بەڵام سیاست واتە بەڕێوەبردننی هەڵسوڕێنەری کاری خەڵکی هەر لە ماڵی خۆتەوە دەست پێ دەکە حتا دەوڵەتداری بەڕاستی مامۆستا نابێت لە سیاست دووربی ئەمە سیاست پێمان وایە بەشێکە لە عیبادەت چونکو سیاست پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام كانت بني إسرائيل تسوسهم الأنبياء پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام ئەگەر سیاستیان نەبا لە نێو خەڵک بەو زاراوە نوێی ئێستا ئەگەر بەو شێوازەش نەهاتبی لە پێشتر بەڵام بە زاراوەی ئێستا لە واقعی ئەو ڕۆدا ئەوە پێ دەگوتری سیاست بەڕێوەبردننی خەڵکێک پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام کاتێکە کۆز دەکاتن چ دەکات بنەما دادەنێ بنەما ئەساسیات دادەنێ ئەوجا میکانیزم و ئالێتەکان دەگۆڕن بەڵام بنەما نەگۆڕن ئەوە چونکو لە بەرژەوەندی خەڵک و میلەت و کۆمەلگادا دەبێت ینی ئەرچی مامۆستای ئاینیە خەڵک هۆشیار بکاتەوە هۆشیار بکاتەوە بە ئاگایان بینی و مامۆستای ئاینیش بە دەرنیە لەوەی کەوا لەو پرۆسانە بەشداربی بەڵام ئەو کەسانەی کەوا وچی مامۆستا گوتی کە شایەنی ئەو جێبی مامۆستا دەبی شایەنی ئەو جێبی لە هەموو مەقامێک بتوانی کە خزمەت بە کۆمەلگا بکات چونکو ئێمە هەمومان لە بۆ هاتوینەتە دنیا بۆ ئەوەی کەوا خزمەتی یەکتر بکەین مامۆستا کۆمەڵی ئیسلامی لە زۆربەی هەڵبژاردنەکان چەند کەسایەتیەکی ئاینی و مامۆستا ئاینی کاندید دەکات بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئایا گرنگی ئەو هەڵبژاردنە ئەو کاندیدکردنەوەی مامۆستایانی ئاینی چی دەبێت بۆ نمونە لە پەرلەمان دەتوانن چی بکەن بەڵێ مامۆستای ئاینی ئەمە هەروەکو بە شێوەیەکی گشتی لایەنی ئیسلامی کە دیتمان لە پەرلەمان لە ڕابردوودا لەسەر ئەو بڕیارانەی کەوا دژی نەسی قورئانن وەکو فرەژنی پێدەڵێن وەکو یاسای جەندەر و ئەوشتانی پێدەڵێن ئەمە دەزانێت لە ناو پەرلەمان کە واقع پێمان دەڵێ کە وەکو مامۆستا زانا ڕۆستایی وەکو ئەو مامۆستای بەڕێزانی ئەو ئیسلامیانەی کەوا هەست دەکەن کەوا ئەوە دژی یاسای خوای گەورەیە هەڵدەستن و دەست بەرز دەکەنەوە نەخێر دەکەن بۆ ئەو شتا شتی ئەوە نابێت چونکو ئەمە لۆیە مامۆستای ئاینی هەڵدەبژێردرێت چونکو مامۆستای ئاینی ئەگەر لە ڕووی یاساییەکەشەوە شارەزایی دەبێت بەڵام لە ڕووی شەرعیەکەوە چونکو دەستوری عێراقیش ئێستا لەسەر ئەوە دامەزرایەکەوە نابی پێچەوانەی بنەما بەها باڵاکانی ئیسلامبی نابی بە هیچ شێوازێک چونکو هەر کاتێکە هەر دەوڵەت و هەر میلەتێک بڕیارەکانی بۆ ئاراستە بۆ پێچەوانە ڕۆیشت ئەوە ئیلا لە کۆتاییدا شەرمەزار دەبێت مامۆستای ئاینی ئەمە تەماشا دەکەین وەکو مامۆستا سەلیم شوشکەیی
چەند ینی لە تەوقعی خەڵک دابوو کە ئەو دەنگە بێنێ فعلا سێ کورسی بەقەدەر سێ کورسی دەنجی هێنابەوەی کە بەڕاستی شایانی ئەوەیە مامۆستا ئەگەر لە فراکسیۆنێکی گچکەشدا بێ ئەگەر لە بەغداش تەماشا دەکەی بەڵام منافەسەی حیزبێکی گەورە دەکا و خەڵک متمانی پێ دەکا لۆ لە بەرەوەی کەسێکی دەست پاکە کەسێکی دەم پاکە کەسێکی بەرنامە پاکە کەسێکە کە شایانی ئەو ڕێژە و ژمارە ئەندامی پەرلەمان ڕاستە گرنگی و تایبەتی خۆی هەیە بەتایبەتی دەنگدان و یەکلاکردنەوەی پرسەکان بەڵام دەتواندرێ گەر ژمارەکەشیان کەم بێ کاریگەریان هەبێ لەسەر دەوروبەر ئەندامانی پەرلەمانی تر کە بتوانن ئەو پرۆژە یاسانە دەربکەن کە لە خزمەتی هیچ گومانی تێدانی لەناو پەرلەمان ئەگات و مەسەڵەن 45 دەنگ کۆ بکەیەوە ئەوە متمانەی ئەو کەسەیە گەورەبوونی ئەو کەسەیە ئەو کەسە با لە فراکسیۆنێکی بچووکیشبی بەڵام گەورەیە بەڵام ئیشی گەورەی پێ دەکرێت ئیشی گەورەی پێدەست پێدرێ و توانای ئەوەشی هەیە و ئیرادەی ئەوەی هەیە هێزی ئەوەی هەیە کە بتوانێت ئەو شتانە بەڕێوە بە و زیاتریش و زیاتریش مامۆستا خدر مامۆستای ئاینی لە ماوەی ئەو پرسیارم لە مامۆستاش کرد لە ماوەی ئەو ماوەی کە ماوە هەڵمەتی هەڵبژاردن ئەرچی چی دەبێت چۆن دەتوانێت هانی خەڵک بدا یەکەم بەشداری دەنگدان بکات دووەم دەنگ بدا بە لیستی ١٩ کۆمەڵی ئیسلامی کوردستان وڵ ئێمە داوا لە هەموو مامۆستایانی ئاینی بۆچی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێرێ سە خەڵکانێکە ڕەنگە سەیری تەلەڤیزیۆن بکەن دوو مامۆستای بەڕێز دانیشتون گوێیان بۆ ڕاگرتووە ئایا مامۆستایان ڕەئیان چییە بۆچی ئەو دەنگ دەرەی کە ئێستا سەیری جەنابتان دەکا دەنگ بدا بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر چاکە ئەمە جارێ بە هەموو مامۆستایانی ئاینی دەرەین ئەرچی سەرشانی هەموو مامۆستایانی ئاینیە شت بۆ خەڵک ڕۆن بکەنەوە چکو ئەگە شت بۆ خەڵک ڕۆن نەکەنەوە گوناحبار دەبن لە ڕۆژی قیامەتێ واللهی هەر کەسێک دەنگ بە خراپە بتە مامۆستای ئاینی لەو گەڕەکە بای خۆی گوناحی دەگات ئەگە خەڵک شت بۆ خەڵک ڕۆن نەکاتەوە وەرە خۆی گەورە پاداشی ئەمە تۆشتیان ڕۆن کردووە بەڵام هێشتا چاومان لێیە زیاتر شت بۆ خەڵک ڕۆن بکەنەوە و بۆچی خەڵک بەشی دووەمی پرسیارەکەن بۆچی خەڵک دەنگ بدا بەچی بە لیستی کۆمەڵی ئیسلامی وڵە لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی یەک حیزبێکی ئیسلامیە خەباتی شاخی هەیە خەباتی شاری هەیە سەرکردەکەی هەموو قورئانی لەبەرە مفسری قورئانە زیاتر لە 100 کتێبی دەربارەی ئاینی پیرۆز و ئیسلام دەرکردووە لە پێناوی ئەم میلەتە ئەم نیشتیمانە دەیان موقفی بۆ وێر و لێرینواندیە تەسعیەی بەخۆداوە لە پێناوی ئەم میلەتە لە پێناوی ئاینی پیرۆزی ئیسلام و لیستێکە جێگای مەتمانەی خەڵکە هەتا ئێستا ئەوەی ئەمە دەیبینین لە پەرلەمانی عێراقی لە پەرلەمانی عێراق هەتا ئێستا هەر قەرارێک هەر یاسایەک دەرچووبی هەر دانیشتێک کرابی دژی میلەتی کوردی هەستاونەوە جاری بایکۆتی پەرلەمانیان کردووە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان زانای ئاینیە و نەک زانای ئاینی پێشەوەی زانایانە لەبەر کابرایەکی حافظ قورئانە کابرایەکە مفسری قورئانە کەسێکە الحەمدولله هەتا ئێستا نەک ئیسلامیەکان شانازی پێوە دەکەن ئەلمانیەکانیش شانازی پێوە دەکەن جاوە مامۆستاڕانەوەمەیە ئێمە لە کەنەما وایە وڵای ئێستا لە وڵاتە چی دیکەبی دەیکەنە مەرجەعی دینی هەموو نەتەوەی خۆیان بەس لەناو میلەتی کورد بەداخەوە قسەی جوانەیە دەرێن میلەتی کورد مردوو پەرستە زیندوو کوژی مردوو پەرستە ئەتا کابرا زیندوو قەدر و قەدیمەی نازانین ئەو زاکاتێک کە وەفاتی کرد یەک دنیای بۆ خردەبیتەوە ئەوها بەشان و باریدا هەر دەرێن بۆ زابۆیە بەڕاستی زەروری ئینسان دەنگ بداتە لیستی کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی لیستی کۆمەڵی ئیسلامی ڕووی بەڕێوەبردن و ئیدارەدان و حکومەت ئەگەر متمانی خەڵکی بەدەست بێنێ دەتوانێت عەدالەتی کۆمەڵایەتی یەکسانی دادپەروەری یعنی بە یەک چاوسەیری هەموو خەڵک بکە فەقیر هەژار ژیانی ئەوانە خۆش بکە وەڵا ئەو داهاتێکە لە کوردستان هەیە ئەو سەروەت و سامانەی هەیە دەتوانێت کۆمەڵی ئیسلامی ئیشەکانی بەباشی جێبەجێ بکە وەڵا ئەمجا زۆر جاران لۆ ئەوەی کابرایەک لە دوکانەکەی خۆشتی بفرۆشی دەنووسی تاقیکردنەوە باشترین بەڵگەیە ئەوە شعارێکی سادەیە بەس ئەتوانی زۆر بە مهمی وەگرین ئەگەر بێ بزانە کۆمەڵی ئیسلامی خزمەتی کریاننا بابچی لە مۆزەفێکی نمونەش هەیە لە وەزارەتی کشتوکار لە سکرتێری پەرلەمانی کوردستان ئەندامانی ئەنجومەنی محافەزە ئەوانە هەمویان کاریان کردووە کە خەڵک شایدی بۆ دەدا خەڵکی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی و ناوەی کۆمەڵی ئیسلامی وەسیرمان هەبووە الحەمدولله کاتێک کە وەزارەتی بەجێهێشت ناویانە پیاوی سەرکەوتووەکە ئەوە گەورەترین شانازیە لۆ کۆمەڵی ئیسلامی
لە پەرلەمانی ئەو ئەندام پەرلەمانی هەمانە بە ژن و بە پیاوە هەتا ئێستا سمعەیەکی چاچانەیە دیفاعی چاچان کردووە زۆر بە مەردانە ئیشەکەی خۆیان گەیاندە سەری هەم ئەندام پەرلەمانەکانمان لە بەغدایە هەم لە کوردستانیش زۆر بەڕێک و پێچی ئیشەکەیان ئەدا کرد بە جوانی و بەڕێک و پێچی سمعەیەکی چاک دیندارێکی چاک ڕێکوعەتە ئەمەکو بیستومە جاری وەرە ناو پەرلەمانی نوێژی جمعەیان کردووە لەوێ نوێژی بە جەماعەتیان کردووە لەوێ داو بانگەوازیان لەگە خەرچی کردووە شتی شەرعیان بۆ ئەندام پەرلەمانەکانی کە ڕوو کردیتەوە هیچمان دەوێت لەوە زیاتر یعنی بەڕاستی جێگای سیقامەتمان لە خەرک پێویستە دەنجام پێ بدە دەستخۆش مامۆستا هەمان پرسیار ئایا خەڵک هاوڵاتی دەنگدەری هەرێمی کوردستان کە بەشداری چەندین هەڵبژاردن دەکا هەر جارە و ڕەنگە حیزبێک لیستێک و هەڵبژێرێ ئایا کە کەسێک تا ئێستا دەنجی بە کۆمەڵی ئیسلامی نەداوە بۆچی هۆکار چیە کە ئەم جارە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدە تەماشا دەکەین لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی هەڵوێست و مواقیفەکانی لە ڕابردوودا لە هەموو پێشێلکردنەکانی برێن مافی مرۆڤ و بە هەموو چین و توێژەکان و هەر لە مامۆستا و لە هاوڵاتی و لە فەرمانبەر و ئەوانە دەبینین کۆمەڵی ئیسلامی پیاوانی کۆمەڵی ئیسلامی پێشەنگ بووینە بەڕاستی یەکەمین کەس بوونە کە دەستیان هەڵبڕیەوە ئەو شتێکی خراپە نەکرێ باشە و مەیکەن بەڵام بەخۆ دەزانی خۆی لە ڕووی یاساییەوە ئەوەیە کە کەمینە وەکو پێویست گوێ بۆ ڕناگیرێ بەڵام وانەکانیان و کردارەکانیان سنووردارە بەڵام هەرچی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی من پێم وایە کە لە حیزبێکی ئیسلامی و شانازی بە ئیسلام بوونی خۆیان دەکەن بەوەی کەوا ئیسلام هانیان دەدا بەوەی کەوا دەست پاک بن داوێن پاک بن دەم پاک بن بەرنامە پاک بن بتوانن ئەو بڕیارانەی کەوا دەیاندەن نەک بڕیارێکی زۆر و بە قسەی بریقەدار و خەڵکی چاواشە بکەن بەوەی کە لە کۆتاییشدا بەسەر سەریاندا بکەوی و نەتوانی هیچ لەوانە جێبەجێ بکەن بەڵکو ئەو بڕیارانە دەدەن ئەو بڕیارانە بڕیار لێ دەدەن کە بتوانن جێبەجێ بکەن بڕیار وەکو کوردەواری دەڵێ بەردی گەورە هەرگرتنەوە نیشانی نەهاوێشتنە ئەمنیش پێیان دەڵێن بە هاوڵاتی بەڕێز دەڵێن ئەگەر هەتا ئێستا تۆ دەنگت نەدا بە کۆمەڵی ئیسلامی چونکو ئەو قاعیدە هەیە من جرب المجرب فقد حلت به الندامة هەر کەسێکی تەجروبەت کرد بۆ جاری دوم ناکری تەجروبەی بکەیەوە ینی ئەوە کە دەرنەچوو فەشەلی هینا پێویست ناکە جارێکی تر ها ئەو مەسەلە کوردیە کە دەڵێ ئەگەر جارێکت هەڵخەڵەتاندم خوا تۆ بگری بەڵام کە دوو جار هەڵت خەڵەتاندم بەخۆم بگری ینی خەدایەکە سوچەکە لە خۆمە کەم تەرخەمیەکە لە خۆمە و ناوشاریەکە لە خۆمە کە من وەکو پێویست دەنگم نەدایە وەکو پێویست ئەوەی لەسەر شانمە جێبەجێم نەکردیە بۆیە ئەم پێم وایە کەسانێک ئەوجارە تەجروبە بکەین ئەوەی کە هەتا ئێستا دەنگی بە کۆمەڵی ئیسلامی نێدایە چونکو ئەوە لە چەند ساڵی ڕابردوو بەڕاستی سەلماندی چونکو خەڵکی غەیرە ئیسلامیش شایدی ئەوەی لە بۆ دەکات جەنابتان باسان کرد وەکو ئەنجومەنی ئەبرێن ئەنجومەنی پارێزگا و وەزیرە بەڕێزەکان و هەر لە پەرلەمانتار و ئەوانەی کە بەشدار بوون لە ڕابردوو خەڵک شایدی پاچێتیان لە بۆ دەدەن خەڵک شایدی ئەویان لە بۆ دەدەن کە بەڕاستی بە دڵێکی کراوە بە وێریەوە بڕیارەکانیان جێبەجێ دەکرد و دەستیان بەرز دەکرد لە نێو پەرلەمان ئەوەی کەوارەکانیان ڕازی لە ڕابردوو ئەوانەی کە کردویانە و ئەگەر ژمارەیان زیاتر بێ لە جیاتی وەزیرێک و دوو وەزیر 5 وەزارەت زیاتر لە وەزارەت هەموو ئەندامەکان زیاتر بێ پێت وایە دەتوانن زیاتر کارگەریان لەسەر ژیانی هاوڵاتیان بێگومان ئێمە ئێستا بەس وەزارەتی کشت و کاڵمان لەبەردەست بوو لە ڕابردوو وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی خەڵک هەموو چین و توێژەکان حەزیان دەکرد هەموو وەزارەتەکان بە شێوازی وەزارەتی کشت و کاڵ بەڕێوە بچی ئەگەر بێت و هەموو وەزارەتەکان لە دەستی کۆمەڵی ئیسلامی و دەستێکی پاک وەکو مامۆستا عەبدولستار مەجید کە کاندیدی ئەو جارەشە وەزیرەکان ئەمن هیچ گومانم نییەوەکەوە ئەوانەی خۆ کاندید دەکەن لە ئەو قەوارەی لە لیستی 1994 هەمووی مامۆستا عەبدولستار ئاسانە هەمووی بەو شێوازە وڵات بەڕێوە دەبن بەو شێوازە ئەو کار و پیشەیەکەوە ئەو ئەرک و مافەیەکەوە لە سەرەتی جێبەجێ دەکەن لە هەر پلە و پایە پۆستێک بێت چونکو ئەوە کەسی خۆنەویستن کەسێکن کە لە بەرژەوەندی خەڵکدا ئیش دەکەن نەک لە بەرژەوەندی تاکە شەخسی و ئەوەی کە لە واقعیشدا بینیمان مامۆستا دەست خۆش دێمە لای جەنابەت لە ڕووی فەرامۆشکردنی دەرسی وانەی ئیسلامی لە قوتابخانەکان لە زانکۆکان یعنی هێواش هەوڵ دەدرێ ئەو دەرسانە لە مەنهەج بێن درێتە دەرەوە یعنی وای لێ بکرێت کە ئاینی پیرۆزی ئیسلام و پەروەردەی ئیسلامی ڕۆڵێکی لاوەچی ببینێ تا چەند جێرانەوە و پەروەردەکردنی منداڵان و قوتابیان بەها پیرۆزەکانی ئاینی ئیسلام کاریگەری دەبێت بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ دووربوون لە لادانی گەنجان و لاوان و ئەو هەموو تاوان و تاوانکاری کە ئەنجام دەدرێت لە ئێستادا لە کۆمەلگای کوردی جارێ ئەمە پێم وایە قەناعەت خۆم وایە قەناعەت کولی ئەگەر ئەو حیزبە ئیسلامیانە نەبی
هیچ ڕێز بۆ ئاینی پیرۆزی ئیسلام داناندرێ کە ئەوان ڕێز لە مامۆستایەکی ئاینی دەگرن لە ڕچ حیزبە ئیسلامیەکانە چونکە ئەوان ڕێز لە مامۆستای ئاینی دەگرن ئەو بزانە و ئەگەر مەدرسە شەرعیەکان حیزبە ئیسلامیەکان مەدرسە شەرعیەکانیان نەبی ئەوان هەریچی نایرن وەکو هیچیان نێشتووە بڕۆ تەماشای منهەج بکە منهەجێکی ڕوت و قوت دەخوێنیەوە یعنی حتا ئەو منهەجەی کە دانرایە منهەجی دینی ڕوحیان تێدا نێشتیە ئێمە زمانی خۆی زمانی خۆی بیانویان ئەوەیە دەڵێن دینی ئیسلام ڕەنگە بەرەو توندرەوی گەنجان و قوتابیەکان بەرەو توندرەوی هەنگاو بن ئاینی پیرۆزی ئیسلام توندڕەوە یان بەرەو هێمنی و بەرەو ئارامی خەڵک باشە لەوی ئەوایە وەنیە لەوی وایە ئەدی منهەجی سویدیان لەوەی نامەنەزی دیکەیان لادا دەبڕچێ قازانجی کردیا دەوەڵڵاهی کەسێک بوو لە کولیەی تەواو کرد بوو تەخەڕوزی کولیە کرد بوو هات تعبیرێکی عەرەبی نەزانێ بنووسی تعبیرێکی زۆر بەسیط و کچکە عینوانێکی نەزانێ بنووسی هیچ کارە سات نییە ئێستا فەرموو مەسائیلی تعلیمی خوێندن تعلیم ئەتە لە باخچەی ساوار ڕاپێدا ئەتا دەگەیە جامیعەکان مامۆستا دەوام ناکە تەڵەبە ناسی ڕۆژە کولی هەیە ڕۆژێک نییە فەرموکار لە کولی تەخەڕوز دەکات تەماشا دەکەی حیساب کە نەخوێندەوە حیسابە یەک لەو کارە ساتانە ئەوەیە کە ئێستا دەرێن یعنی بە تەمام شتێکی بنی وازان کتێبێکیان نووسیە نەخوێندەواری لە ناو کولیەکان نەخوێندەواری لە ناو کولیەکان کارە ساتە ڕۆ لە وڵاتی ئێمە ئەدی خۆەوە خۆ پەیوەندی بە منهەجی دینیوە نییە مامۆستا لە ڕووی ئایا زانای خراپ چۆن باسکراوە لە قورآن ئەو زانایانەی کە دەنجی ناحەق هەڵدەبرن یعنی بەناو زانان بەڵام خەڵک بەلا ڕێدا دەبن بە جۆرێک هانیان دەدەن بۆ نمونە ئێستاەوە دانیشتون بانگەشە بۆ لیستی 194 دەکەن چونکە پێتان وایە لیستێکی باشە پەرێزیان پاکە بەڵام کەسانێکتر هەن لەو حیزبانەی تر لە زانای ئاینی هەیە لە حیزبی علمانی خۆی کاندید کردووە و دەیەوێت بچێتەوە پەرلەمان و خزمەت بە حیزبەکەی دواتر بە خەڵک بک لە ڕوانگەی خۆیەوە ئەوانە چۆن باسکراون لە والله جاري ما مستای ئاینی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ العلماء ورثة الأنبياء ئەفەرمێ زانایان میراتگری پێغەمبەرانن صلاة و سلام خوایان لەسەر بی میراتگری پێغەمبەر چییە صلی الله عليه وسلم میراتگری پێغەمبەر لەسەر قورآن بڕوا لەسەر سنت بڕوا لەسەر شریعەتی ئیسلام بڕوا باشە کا ئەو حیزب بە ئاشکرای دەرێ کاکە ئەمن حیزبێکم ئیسلامی نیم کاکە من حیزبێکی علمانیم وەرە تەماشەکە بڕۆ منهەج و پەیڕۆ و پرۆگرامی بخوینەوە جەنابی مامۆستای ئاینی چێندەری لەگەرەت و تێک دەکاتەوە هیچی لەگە مامۆستای ئاین تێک ناکاتەوە لە کۆتایی و نەتیجەدا بێڕێزی دەکەن لە ناو خەڵک و جەماوەردا ئەمە تەجربە بمانە بڕۆ ئەو مامۆستایی کە ئەمن نارێن مامۆستا بابێ ببیتە ئەندامێکی حیزبێکی ئیسلامی کاکە مەبە حیزبی علمانی حەزەکەی لە خۆت بێ لایەن بە بەس خزمەتی وان مەکە ئەجا لە ئاخیر لە نەتیجەدا ئەوانی بەدوای ئەوانە دەکەون يعني شرمزاري دنيا وقيامت دمن شرمزاري دنيا وقيامت دمن خوای پروردگارش لقرآن زور بخراب باس کردونا بدو شی و شبهان دینی یک خوای گەورە هەموو لایەک مامبەرزی بەکەر لە چێ لە نەفامی بەسەک لە پیسی ئەوە لە قورآنێ خوای پەروەردگار ئەوانەی ئەو زانایانەی کەوا خراپن بەو دوو شێوە شبهان دینی خوای گەورە هەممان محفوظ سەلامەت کە و عقوبەشیان لە ڕۆژی قیامەتێ زۆر خراپە لە فەرمودەدا هاتووە ئەو لە فەرمودا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەستە ئیسرا و میعراج کەسانێک دەبینی لێویان بە مەقەسی ئاگر دەبڕنەوە لە جبریل لە پرسی ئەوە چییە جواب بداتەوە جبریل دەڵێتن ئەوە خوتەبای ئومەتی تونە کەوا ئەمریان کردووە بە خەرچی بە چاکە و بە خۆشیان نیان کردووە خەرچی دەکاکە نوێژ بکە و ڕۆژی بگرە و کار و کردەوەی چاک بکە بەخۆی ئەنجام نادا لە ڕۆژی قیامەتێ لێوەکانی بە مەقەسی ئاگر دەبڕنەوە خوای گەورەمان پارێسی ئامین مامۆستا کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی دەڕوا ئایا لە قسەکانی کۆتاییدا چۆن هانی خەڵک دەدەیت و دواوتە چییە بۆ ئەوەی خەڵک بە گەرم و گوڕیەوە یعنی بە گوڕتینەوە و بە وەکو ئەرکێکی ئاینی سەیری هەڵبژاردن بکە و بەشداری دەنگدان بکە و بچێ دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بدە پەیامت بۆ هاوڵاتیان چییە؟ پێیامم علیسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمی من لم يهتم بأمور المسلمين فليس منهم هەر کەسێک ئیش اهتمام بە ئیش و کاری خەرچی مسلمان نەدا فليس منهم لە ڕێزی مسلمانان نییە بۆیە بە هاوڵاتیان دەرێم هاوڵاتی بەڕێز و خۆشەویست بڕۆ دەنگدانی انتخابات و هەربژاندر بکە بەڵام دەنگ بدە بە پیاوێکی چاک چونکە لە ڕۆژی قیامەتێ لە هەموو چاکەکانی بەشداری نوێژی کردی ڕۆژ و کردی قەراری چاشی دەکردی لە وەزاراتی خزمەتی کردووە مامۆستایەکی دلێر و بوێر بووە لە ناو پەرلەمانی هەیش ئیشێکی چاک و باشی کردیا ئەتوو لە هەموو چاکەکانی بەشدار دەبی
ئەگەر دەنج بدەیە پیاوەکی خراپ یا ژنێکی خراپ لە هەموو خراپەکانی بەشدار لە ڕۆژە قیامەتیدا بۆیە بەلایەنی چاکە بەشداری بکە لستێکی چاکر بژێرە ئەندامێکی چاکر بژێرە جەماعات و حیزبێکی چاک و باشەر بژێرە لەمانش لێت پارمەدەوە ئەتوو خۆت بە مردوو حیساب مەکە زیندوو حسابی وەرە مەیدانێت چکە مردوەکانی قەبرستانێ دەنجی نادن تۆ زیندوی بڕۆ دەنگ بدە گەر کاریگەریەکەی کەمیش بێ باشترە لەوەی کە هیچ کاریگەری نەبێ هەر بە تەکید چۆن ئەتوو دەبی وجودی خۆت ئیسپات بکەی کاکە ئەتوو تەما مادام مسلمانی ئەتوو یەکی بەڵام لە چاوی خەرچی خراپ بە ملیۆن حیسابی بەخوای بەڵێ زۆر سپاس مامۆستا قسەی کۆتایی جەنابەت و قسەی کۆتایی پەیامت بۆ هاوڵاتیان و دەنگدەران بە گشتی و بەتایبەت دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی لە بۆ هاوڵاتیانی بەڕێز کاوانی شمولی دەنگدان دەکەن پێیان دەڵێم لە ماڵەکانی خۆتان لە ڕۆژی دەنگدان هەڕوون بە جورئەتەوە بە بوێریەوە بە دڵێکی کراوە بە سینجێکی فراوان بە ڕیحابی سەدرەوە بڕۆن دەنگ بدەن و هەڕونە سەر سندوقەکانی دەنگدان چونکو وجود تۆ لە ژیاندا وجودت هەیە ئەرکت هەیە مافت هەیە ئەگەر ئەتوو نەچووی سستیت کرد لەوەی هیچ جیاوازیت نییە لەگەڵ ئەو مردوانی کە لە قەبرستاندانە چونکو بە کەسێکی مردوو حیساب دەکری و لە هەمان کاتیشدا ئەو دەنگی کەوا تۆ نادەی دەنگت پەر دەکرێتەوە مەجال دێری لەبەوەی خیانەت و گزی و غەش و خیانەت تێدا بکرێت بە تایبەتی لە بۆ ئەو کەسەی کە دەنگ بەکوێ بدەیت دەنگ بەو کەسە بدەکە لە لیستێکی ئیسلامی کە شانازی بە ئیسلام دەکاکە ئیسلام پەروەراکە ئیسلام پەروەردەی کردیەکە لە هەموو کار و ئیشەکانی سنووری خوای گەورە نابەزێنی و سنووری خوای گەورە ڕەچاو دەکا پەیامێکم لە بۆ بە تایبەتی بەرپرسانی مدیرە بەڕێوەبەرانی قوتابخانەکان و بنکەکانە کە زۆر شتان ئاراستە دەکرێت بەڕاستی ئەوانیش بە ویژدانێکی کراوە بە دڵێکی کراوە بە ئیمان و باوەڕێکی کە مسلمانن خۆیان دوور بگرن لە گزی و لە غەش و خیانەت و لە چەند جارە دەنگدانەوە چونکە هەموو کەسێک یەکجار هەموو تاچێک یەکجار دەبێت دەنگ بدا ئەگەر بووە دوو دەنگ ینی فێن لە خۆت دەکەی ینی دەبێت بەشێک لە زوڵم پرسیارەتێدا بن کە وەکو بێلایەن لەسەر وەکو بێلایەن هەر کەسێک کە مافی خەڵک بپارێزن و ڕێگا لە بۆ خەڵکی خۆش بکەن ئەمن ناڵێن دەستی خەڵک برن بە تۆبزی دەنجیان پێ بدەن نەخێر ئەو هاشنا بەڵام بەو شێوازەم ڕێگر نەبن لە بەردەم خەڵکی کە خەڵکێک دەوێ خەڵکانێک دەچین لە خوێندەوارە بچن دەستخڕۆیان بکەن و بۆی کەوا هەلیان بخەلەتێنن کە نازانیان کەسیان لەگەڵ نییە بچن بە ئەمانەتەوە چونکو ئەمانەتێکی زۆر گەورەی ئەوە بەڕاستی لەسەر شانی ئەو بەڕێوەبەرانە بەڵێ لە کۆتاییدا زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر خەلیفە مامۆستا و زانای ئاینی و بەڕێز مامۆستا خدر خەتی زانای ئاینی و مامۆستای ئاینی و زۆر سپاس بۆەوەی بینێران و بەڕێز و خۆشەویستیش کە تا ئێستا لەگەڵمان بوون کە تا بەرنامەیەکی تر و ئەڵلقەیەکی تر لە ڕوونکردنەوەی بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارە 194 هەموو لایەکتان بەخوای گەورم هیرەمان دەسپێرن و خواتان لەگەڵ